ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە مەیدانی ئاژەڵانین و بە دوواداچوون دەکەین لەسەر گۆشتی سوور و وهاتنی ئاژەڵانی بیانی بۆ نێو هەرێمی کوردستان. زۆر جار باس دەوە دەکرێت هاتنیە و ئاژەڵانە بە شێوەیەک ئەگەر خێر و بێری بۆ کاسبکارانی ئەو خەڵکە لێکەوتۆتەوە لە هەمان کاتیشدا باس دەوە دەکرێت هاتنی ئەو هەموو ئاژەڵە بەبێت چاودێریەکی ئەوتۆ بە شێوەیەک لە شێوەکان گرفتی لێ دەکەوێتەوە. ئێمە هەوڵ دەدەین بزانین هاتنی ئەو ئاژەڵانە بە چ شێوەیەکە فلتەر و کوالیت لە چێوەی هێنانی ئەو ئاژەڵانن و کاسبکارانی ئەو مەیدانە سەبارەت بە هاتنی ئاژەڵان بۆ نێو هەرێمی کوردستان و گرفتەکانی بەردەمیان چین بە دوواداچوون بکەین. لەگەڵمان بن. کامەران ئەوە خۆمانەیە، ئەوە کوردی خۆمانەیە لە منە ئەوە لە کوردستان بەخێو کرد. ئەوە ڕۆمانیا، ئەوە ڕۆمانیا جە لە من ئەوانە ئەستا حکومەت قەتعی کردیا باش ئیجازەی نادات بۆ کوالێتەکەی نیوە ینی گۆشتەکەی باش نییە باش نییە باش جە لە من ئەوەش ڕۆمانیا ئەوەش ڕۆمانیا ئەو راقە سەرعی بۆ لە ڕۆمانیا هاتیە ئێستا دابەستێ لێرە وش گۆشت خۆمانی لاتێ و ڕەشانە ئەو نوع زۆر چاکە زۆرزیە بە سەرعی دێ بۆ مشکلەتان لەگەر هیندێکەیە لا هەندێکە باخیرە بەس باخیرە و هیندێکە بانێتن باخیرەکە بازارەکەی مای کوشتیا گۆشتەکەی باش نییە خراپە بە هەموو شێتە بەڵام برادێک دەڵێ هاتنی ئەو منافەسە دروست دەکات بەرێ منافەسەیە کاکە چاوەنیە دوو شەریکەیە لە هەو لێرە حکوومەتە 20,000 کەس نانیسە و مەیدانی دەخوا 20,000 نەفەر بۆ 2 نەفەر 3 نەفەر نانی ئەو هەموو خەرکی برای بەڕێزم ئەو شتاگاوها بێتە دوێ بنیەی تاتیای گوندەکان هەموو وێران دەبی لەبەر ئەوەی مەڕ و ماڵاتی ئەوان پارەی ناکە لە بازاڕیما ئێستا بازار ئێران بووتە بازار ئێران و سووریای پێشان خەرک لە گوندان بە هێلکەی دەژیا بە ماسی دەژیا بە بەرخی دەژیان ئێستا ئەوە نەما هاتنێ و ئەژەڵانە بە باخیرە خراپەیان باش ئەگەر بێت و لەبە گۆشت هەرجان بوو نێبیتن شتێکی باشە ئەگەر با بڵێن ڕەباتی هەولێرە تەماشای ڕەباتی هەولێرەکێکی ئەوەی حیوان بەخێو دەکە ئاژەڵداری دەکاتن کێشیان لە بۆ بەڵام دەڵێن گۆشتەکەی خراپە ئەخر بزانە ئەوە کوالەتی دەتوانێت ئەوەی بکاتن کە باشیان ئەتو پێت چۆنە 16 گۆشتیە 180 گۆشتی هەولێر ئێستا ئەو خارجیە هەندێک جۆر لە ئاژەڵ دەبینم ئەو ئاژەڵانە لە چێ دێن چۆنە چییە گۆشتە ئەو گۆشە تەواو نییە ئەو گۆشتە عیلەتدارە ئەو حیوانەت بێ هەموو دەرزی لێ دێ هەمووی بەنجی لێ دێ هەتا دەکوژێتەوە دوایە ئەو خەرکەیمە هەموو دەمر بوو الان 20,000 عائلة تساوي لو عيوانه لو دابسيه همو يتمر بو او بس ما سيدة تو باس دوا دكي حيوانك بي عجلك بي نخوش بي درزي لي درا بي اما كارساتا دواتر خلق بي خوا بل والله او هايا لغو سؤال همو يبزانو قصيدك يانا همو او هايا عشان لهمو زي شي دي بس هنديني بس او كان بابي قيناك اوانا اوسع ماركان وحسنا كان حيوان حدود قبال بكري دير حيوان بتو تسلبيز دار شلوي باب زانين هندي بو كشي هندي ناخري نخوشيا انت او نوع حيواني يدعو اخوانا يعني بنخوشي ولا تاكل لا نخوشي انت اخوانا نخوشي هي هندي بخوي نخوشي هندي باني كذا موضوع سوا باب زين كذا موضوع سنفر سنفر زخمن سه شركه زخمن بشكو انا يكان عربه دوان عربن لقان مسؤولكان شريكا يعني بيتريا يعني بلغتسيا يعني لقان مورن برقه السيناس اويندر او حيوان لا تشندر لا باش تبقى الاخواري زي هشتا دول مان همو كرديا همو هو اما استراد باسرعي بي استراد الان كلواني ب 3000 حالي سيفانا بابيتن سرعي بابي خرق ليكو دادا بستي هشماك عفماك هشماك داويت خو مالا هيس اوينيا بس لوي او همو درزي لا ددري همو بس زبري درزي حيوان راو دستيتن همو نخوشي هي همو يوي هي يعني بابيت سعودي حكومه حيوان ديت اما كرد گوش خوري او دولتانا گوشتنا خو حيوان لوي هرزانا بس زبري هرزاني ديني او حيوان دي ليكو رودكاتن او اجلانا لتشيدين او عشان البرازيل دي للرومانيا دي جليا لو انا ديتن كرتش من علتها شقرتيها اي او قوشتي كز ناس علتها يعني باشا هاولاتي تشيبك يعني هاولاتي شلون بزاني تنقوشتي دسنا هنا هاولاتي سبيناكي هاولاتي بس ساي دستي خو الاخوه بركات ودعايه كيس بيناكي لا كاميرا باب خمالي نفروشن يعني بقوشتي ما نفروشن على كل دكان برو دكاني باك هبره ديار الشنبي
برێ گۆشتە خۆمانی و ئۆش بەرازیلیا خارجیە خۆمانەکە دەکری بەگراتە ئەشکە ناکڕی طبعاً شتی خۆمانی گرانتر باشە کاکی قەساب ئەو گۆشتانە جیاوازی چی؟ جیاوازەکەوێ گۆشتە هندیەکە ڕقە سەقو نایبە دیریشە ناکورێ بەس گۆشتی هندی خراپە؟ ئەنە گۆشتەکە ڕۆمانیەکەی بەرازیلەکە هندیەکە ماحی خۆمانەکە خۆمانەکە دەرەجێکە ئەی سووری؟ سووریەکە بۆنی دێ ئەو گۆشتانە لە قەسابەکان دەفرۆشرێ بە بەرە دەفرۆشێ بە حکمیەوەی ساری کە هەرزانە هەر باخیرەک دێ 500 حیوانی لێ دەمری جلەیە ئەو حیوانە بە ئەگەری بەکەنە دەفرۆشێ دەکوژرێتەوە بگەنە ئەو میلەتەی ئەو ئاژەلە دێ ئەمە هەموو تووشی سەرەر بووین باشە لێرە پارێزگار هەیە حکوومەت هەیە دەسەڵات هەیە سەردانتان کردومان سەردا کردیان پێش مانگە ئەمە چونێکە معافزی سەرداری معافزمان کرد و کتابمان کرد و تەسمیلمان کرد و ڕەوانەی زراعی کردینەوە و زراع ئەمەی ڕەوانی معافزێ کردەوە بەسەتا ئێستا کە هیچ جوابش نەداینەوە جوابەکان هەم بە شەفەیە دەرێک کاکە هادەوە بڕۆ ئیشاڵڵا مەلوتان چارە سەر دەکەیت پاش ئەوەی کامە گەڕاینەوە 3 ڕۆژ 4 ڕۆژ دوو لوز نهاتێرکوانە 3 ڕۆژ 4 ڕۆژی پێچووە پرسیارمان کردێ بە 10,000 حیوان هاتێرکوانە دیسان بە 8,000 حیوان دابەستیاتێ بەڕاستی ڕۆژانە پێشتر مانگانە ئەوانە 1000 سەریان بڕێدەدا 1000 سەر ئیسەی هەولێری بەس ئێستا کە لەبەرەوەی هەمبوویتە واستە واستەکاری بە پارەی شەکان دەکرێتن 12,000 دێ 10,000 دێت دەدرێتە چێ؟ پارە دێتە ئەو خەرکانەی کە لە حدودەکانن لە ئەوانەی کە ئیجازەکان دەدەن کاکە ئەوانەکە حدود دێ لە حدودی برایم خەلی دێتن لە حدودی سووریای دێتن کاکە ئەو پارێ دەدرێتە ئەو کەسانەی کەوا ئینجازەکان دەردەکەن ئینجازەی دەردەکەن لە هەولێرێ فەرمی حیوان دەین بە فەرمی بەڵێ بە حکومەت ڕێی پێداین هاوڵاتیەک بێوێ گۆشت بکڕێ چۆن دڵنیا بێ و گۆشتا گۆشتێکی باشە و تەندروستە طبعا ئەو گۆشتەی کە لایەن ئەمە پشکنینی بۆ کرایە و ختمیشی سەربەتخانەی لەسەرە ئەوە 100% دڵیایی دەدەین کە شیاوە و تەندروستە بەس هەر گۆشتێکی مۆری سەربەتخانەی لەسەر نەبی ئەوە دڵنیایی نادەین کە تەندروستە لەبەرەوەی بە فلتەری پشکنین و فەحس و کە ئەو فحوساتەی ئەمە بۆی دەکەین باو ڕێگایەدانە تێپەڕ نەکردین هەموو ئاژەڵانەی دێتە ئەم سەربڕخانەیە بە فحوساتی بۆ دەکرێت پشکنینی بۆ دەکرێت بەتاکید هەمووی بۆی بەتاکید باش بەڵام هەندێک جار باس دەوە دەکرێت لێدانی دەرزی بەنج پێویستی بە چەند ڕۆژێکە تاوکۆ ئاژەڵا لەو بەنجە خاوێن ببێتەوە ئێوە چەندە دڵنیا دەبن ئەو قەسابە و گۆشتە نافرۆشێت بە هاوڵاتیان طبعا ئەمە لێورکانە بەنسبەت ئەو گایانەی کە زۆر ئەوەنە سەید کۆنتترۆلیان بە زەحمەت دەکرێت لە سیستمەوە طریقەیەکی هەیە لە سندوقێکی سلۆتەر بۆکس بە ئاسانی کۆنتترۆل دەکرێت بەڵام جار بەجار ئەو شتانەی ڕووی دەدا بە شێوەیەکی نزبەیەکی کەم کە ناهێنین تاسیر بیتر لە ئەوە بەس بەعام هەموو دەرمانێک پێویستی بە چەند ڕۆژێکی هەیە کە لە جسمی حیوان بستە دەرێ یەکسەر خواردنی و گۆشتە خراپە هەر دەرمانێکی یەکسەر ئەگەر ئەو ڕۆلێ درابیتن سەر ببڕێ خراپە بەڵام ئێستا بەشێکی زۆر لە دوکاندارەکانی گۆشت فرۆشت لە بەردەرکەی دوکان حیوانەکان سەر دەبڕن ئاژەڵەکان سەر دەبڕن ئەمە چۆن ئەمە پێت وایە شتێکی ڕاست بێ ئەوە شتێکی تەندروست نییە و هیوادارم هاوڵاتیان ئەو نوع گۆشتەی بەتاکید یعنی نەکڕن و ئەگەر ببینن مخالفەیەکی ئەوها خەبەریشی بدەنە جهاتی ڕسمی هەتا ئیجراعاتی مناسبی لەگەریان بکەن باشە بۆچی ئەو حیوانە ناکرێت گۆشتەکەی بخورێ لەبەر چییانێ بۆ ئێوە ترستان لەوەیە قەسابێک لە بەردەم دوکانەکەی خۆیدا حیوانێک سەر ببڕێ ئەوە طبعا زۆر نەخۆشی هەیە ئەوان نازانن جهتێکی پەیوەندیدار نینە هەتا تەشخیصکەن کە ئەوە نەخۆشی هەیە شیاوە شیاو نییە طبعا لە ڕێگای ئەمە زۆر حالاتی نەخۆشی دەبینین زۆر حیوانی هەیە بە کامل ئیتلافی دەکەین هەتا گۆشتەکەی تەندروست و گۆشتەکەی نەشیاوە بۆ مرۆڤ نەشیاوە طبعا باشە چ جۆرە نەخۆشیێک لەگەڵ خۆی دەینی ئەگەر ئێوە پشکنینی بۆ نەکەن نەخۆشی زۆر هەنا حیوان هەیە تووشی زەرتک بووە پێ دەرێن دا سەفار
حيوان هي امراض فيروسي هي امراض کەواتە ئەو ڤایرۆسانە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ نەخۆشی منتقل هەیە لە بۆ بین ئینسان و ئەو نەخۆشیانە چین ئەو نەخۆشیانە چین سل مثلا تيبي منتقلة ما بين إنسان وحيوان سل وردقري إنسان لقوش لحيوان یعنی نەخۆشی سیل سل يكك لو یەک لە نخوشانا نەخۆشە دووەم شلكو دوكولي بيدرين فود اند ماوث ديزيز دەوکولی دوكولي إنسان توشي دبيته ئەوەش هەر لە أوجنا گۆشتەوە أجلي توجبو كأجر رجع بدري إنساني توج دكاتره باشە نەخۆشی مەترسیدارتری تێدایە مترسي دار حمى النزفية مترسي نەزیف داخلی إنساني توشي نخوشي شي كشنده دبيتن في دبري مەدان وەلا لە خانە ڕۆژە زۆر دەفرۆشێ مارەگەمە لێ دەفرۆشێ کەلەش بەس دەفرۆش ئەی بێتەکەنە من لە ئەو کەلەشانە چیە ئەو کەلەشانە وەڵاهی نەخۆشە جێژە چ جۆرە حیوانێک سەر دەبڕن لێرە حیوان دەرەجەیەک سەر دەبێت لێرە سەر دەبڕی لێرە لێرە نا بەس قەسابخانە بەس ئەو کەلەشانە ناو غورفەیە چییە ئەو کەلە هەمڕانە قەسەب هەموو قەسابخان دەکرێت یەک حیوانی خراپ نێنە بەڵام ئەو شوێنە گونجاوە نا ئێرە گونجاو نیە ئەی بۆ حیوانی سەر دەبڕن حیوان مارا سەر دەبڕێت ئەخر لە ناوی ئێستاوە حیوان هەیە کەلەشێەوە کاکە ئیمارانە ئی خێرەیە حیوان بەرانێنەوە بزان دەدەمێت ئەگە پێش جێ لە خۆت حیوان هیچ بەرانێنی حیوان ساعت ئەویان بەکردێت دەکوژەوە لە چێ دەکوژەوە ئەلێنێ دەکوژەوە ئەلێرە ئەلێنێ دەکوژەوە ئەلێرە ئەگە پیس بە ئایدم گۆشت ئەلێرە ئەلێرە بابزین دەستەڵاتی ئێوە لەسەر ئەو بازارە چیە؟ چەند مۆزەفەکمان هەیە لێرە بە پێی وەسڵێکی ڕزمین کە لە دارایی وەرماگرتیە لە بەڕێوەردە گشتی کشتتوکاڵی هەولێریش بە پێوە پارەیەکی زۆر ڕەمزی وەردەگرین لەو کەسانی کە ئاژە دەینە ناو مەدان. باش کەوای ئێوە کاری ئێوە تەنیا وەرگرتنی بڕێک پارە یان چاودێریکردنی ئێمە چاودێریکردنی هەمووش دەکەین و لەو حیوانەکە دێن لە شوێن دەریژێن بەڵام لەو جادێن نزان لە چێن دەردێن شە دەرنایەتن. کاشێزدا هەندێک جار بازەوە دەکرێت دەڵێن ئاژەڵ دێ ئاژەڵ نەخۆشە ئاژەڵ هەیە دەرمانی لێ دەدرێ وە کڕین و فرۆشتنشی بەسەردا دەکرێت. ئەوە لێرە برکەکی بێتەڕەمان هەیە لێرە هەنە ناو مەدانی خۆیان ئەوان دەزانن کە بکە بێتەڕەمانەیە ئیمە ئیشیمە بەیتەڕە نییە ئیمە ئیشرافکردنی وایە وەکو ێستا بەرپرسی ئەو مەدانە مەسەن بەرپرسی ئەو مەدانم لێرەمە سەردانیان دەکەین و لای دەڵالەکان وانە و حیوان دەچێنەر بەڵام ئەم جۆرە ئاژەڵانە لێرە کڕین و فرۆشتنیان پێ ناکرێت مەمنووە نەوازانیە بکرێتن. باشە ئەی سەبارەت بەهاتنیەوە ئاژەڵانەی لە دەرەوە بە باخڵێ دێ ئەوان دێتن هەر کەسە دێنێتن ئەوانەیە کە بە ئیجازە دەینێت تاوان هەموو ئیجازەی وەردەگرن جازە خۆیان هەیە بەڵام ئەوە لە دەواازەکارە ئێمە نازانین ئەوانە مەسەرم کودێن ئەو بەس ئەوانەیە کە بۆ نێتە ئەم بازارە ئەو ئاژەڵانە شەردنی هەموو بێتەنە ئەو مەدانە شەر نییە بەڵام قەت دێتە ئەم بازارە ئەوانێک کە دێن لە دەرەوە دێن لە دوور جیادێتن و لە هەر جێک بێتن مەسەن لە دێتە ناو مەدانی زۆریش نایەتە ناو مەدانی جیاوازیان چیەوانە لەگەڵ ئاژەڵی خۆمان جیاوازیان چیە مەسەنی خۆمانە فەرقی هەیە مەسەن حیوانی سووری هەیە پرۆتینەکەی لەگەڵ پرۆتینە ئێرە فەرقی هەیە مەسەن حیوانی سووریەکەی بۆنی هەیە ئەو بۆنە چیە لە پرۆتینەکەی دەدرێتێ لێرە بەخێو دەکەن فەتەکی زۆر هەتا ئەو بۆنەی نەبینێتن بەڵام لێرە جێبیستی هەندێک چیرۆک دەبین مەترسیدارە دەڵێن هەندێک لەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێن بە تایبەتەوانی لە ڕێی باخیرەوە دێن نەخۆشن وە تەنانە دەڵێن مرۆڤ تووشی نەخۆشی شێرپەنجە دەکات ئێمە لێژنەی پشکنینی ئەوە نینە ئێمە وەکو دائیرە وەکو بەڕێوەەر وەکو مۆزەفەکەمان هەیە ئەمە وەکو ئاماژەم پێکردی ئێمە لێرە بەس بە پرسیاتی ئەو وەردن کە ئەو حیوان دێتە ژێرێ پارەیەکی ڕەمزیان لێ وەردەگیرێ بەڵام خۆم دەستمە سەردانی ناو مەدان دەکەم و دەگەڕێم بە شوێنە ئەو حیوانە کوێنەگەی نەخۆشش بی ئەمە لێوان قوڵ نەکردینە مەسەلە خەبەرماندایە بەهشتێکی بیت باشە بەڵام لە هەندێک شوێن دەبینین حیوانێک مردار بووە بەڵام سەری دەبڕن و دواتر خۆی سەربڕین لەناو مەدان قەدەغەیە بەڵام دەیبینین ڕاستە ئەو دیاردەیە هەیە لەبەر لەبەر ئەوەی ئێستا کە کۆنتترۆلی مەدانی بەڕاستی زۆر زەحمت بووە لەبەر ئەوەی ئێستا کە 2 پۆلیسمان هەیە 6 پۆلیس تەرخان کراوە لۆ مەدانی
هەر هەفتەی مەسەن دوو پۆلیس دەبینێتەوە ئێمە داوا دەکەن لەلایەنی پەیوەنددار بە هەندێک ئەکتیڤیتە پۆلیسمان بۆ زیاد بکەن بۆ کۆنتڕۆلکردنی ئەو مەیدانە. حکوومەت دەڵێت بەهۆی نەبوونی ڕێژەیەکی باشی ئاژەڵی خۆماڵی ناچارن ساڵانە زیاتر لە 100,000 ئاژەڵی بیانی هاوردەی نێو هەرێمی کوردستان بکەن. هاوکات لە نێو هەرێمی کوردستاندا ساڵانە زیاتر لە 90,000 تەن گۆشتی سوور لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەخورێت. چەند ساڵە ئێوە لێرە کار دەکەن؟ 2006 لە 2006 لێرە کار دەکەن؟ بەڵێ. ئێوە فەرمان برن؟ ناوەڵە. هەر بۆ خەڵک سەردەبرن؟ سەلاخی دوکاندارەکانی هەولێرە سەردەبرن. دوکاندارەکانی هەولێرە؟ باشە. ئەو ئاژەڵانەی چ وڵاتێکن؟ و هندیە و ئۆڕگوایە و هەموو ڕۆژێ چەند ئاژەڵی وا سەردەبرن؟ وڵای ڕۆژ دەزانین بە حەسەب بازارە. یعنی نزیکەی هەفتە هەشتا نۆهات. نۆهات حیوانی نەمشێ. باشە ئەوە دەستە دوکاندارەکانی قەساب؟ دوکاندارەکان لە سوپەرمارکێتەکان سوپەرمارکێت قەسابەکان گۆشتی چۆنە؟ وڵای گۆشتی خۆی و احتیاریە. تو بە خۆت دەیخۆی و گۆشتی؟ لۆ نایخۆم. خۆشە گۆشتە چی؟ باش. گۆشت خۆمانە باشیانەوە؟ نایی خۆمان. ئەتوو گوتدا گۆشتە باش نییە بۆ؟ گۆشتە ئەوی لێرە بەخی و کرێت درەجێکە. باشە ئەوەی دێ بە باخیرە دێت. نازانم وڵی و باخیرە دێت. چکە نازانم دەمەدەست نەمدیتەوە چ باخی. باشە دەڵێن چکە لێرە دەمێنێتەوە لە تقریبا لە سارەشی دەمێنێت. کاکی خەساب دەگوترێت هەندێکیان دەرسی لێ درراوە. چکە دەزی لێ درێت دکتۆر نالی بکوژێتەوە. یان لێرە بە پشکنین دەڕۆ. عادی بە پشکنین دەڕوان بە پشکنین. خۆدا و گۆشتە دەخۆی؟ کیلۆ ناخۆم. 100 جارش پارت. 100 جارش پارت. لەگەی خۆمانە چکە لێرە بەخێو دەکرێەوە هاان دەمەدەست نادێتە میلەتەکەی. ئەلێرانە ماوەچی دەمێنێتەوە لە خانەکان ئەوانەی ڕاستە و خۆ دێن و سەر دەبڕێن. قەت ڕاستە و خۆ سەر نابڕێرانە. دەستا دەرەوەی دەکرێت لە دەرەوەی ئەو قەسابخانەیە نازانم لە دەرەوە نییە لە دەرەوە سەر ببڕێ وەڵاهی نەمدیتەوە دەرەوە سەر بڕێ چکە دەبی گۆشتەکە هەموو ختمی پێوە بە زەبی چکە خەرکەکە ئێستا تێگەیشتی ئەگەر گۆشتەکە ختمی پێوەبی دەکڕێ ختمی پێوە نەبی ناکردێ ژەڵانەی تۆیە بەرێم بەچی نایتر بە شێوە ڕانەما لێرە دەکردنەوە کاکەمەڵان تازرەکە بەرە دەکردنەوە لێرە لە تازر دەکرد تا ئەو تازرانە کە لە دەرێ دەینن یەکان شەرکەی جنکەی لێرەیە ئەبوو عەلی ئەو داخلی هەریم کوردستانەکە لێرە ژەمەش لێ دەکردنەوە مەسەد 700 جوانەکە 500 جوانەکە هەر وەزوی جارە سەعب دەکەن عەقڵی خۆمان دادنێ حەلەفی خۆمان دەدەینێ هەم گۆشتەکەی بەتام دەبی هەم حیوانەکەش لەسەر تەبیعەت ینی ئەگەر ئالەفی خۆمانی نەدرێ گۆشتەکەی باش هیچ مشکلێ نییە باشە گۆشتەکەی بەس حەلەفەکەی خۆمان دێنێ زیاتر تونتر دەبی گۆشتەکەی بەتانتر دەبی هەندێک قساب دەڵێن ئەو گۆشتانە بە کەلک نایە لای حیوان ئەو لە عالم هیچ حیوانێک نییە لە حیوانی بەرازیل خاوێنتر بە قوتر بەتامتر بێمەش بەرازیلی یەک قەترە چاوریشی نییە چاوری نییە هیچ شتێک نییە معارەبەی جوانەکەی بەرازیل بکە باشەوە لە هەموو دنیای شلۆی بە چەندەوە ئێستا وڵای ئێستا تقریبا 4300 نارێکەکە دەدەنە قەسابەکە بەێ ئەمە لیان دەکردن بە جملە ئەمەش لێرە مەسڵ تەوزیعی ئەو لێرە دەکەینەوە وەشی بە مەسە ڕۆژانە هەستە تەوزیعی مارکەتەکان دەکەن بەێ هەولێر هەموو دەکردکەمە هەمووی مەقامەکان دەیکرد ناکەن هەموو گۆشتەکەی مەژاکلاتە چی نییە برێ هەیبی و دکتۆرە دەڵێن دەرزی لێ دەدرێ و جێژ بوون هیچ کێشەشنەوە فەر بۆگە کاکە بڕۆ ئێستا کە ناو بەڕادەکان بڕۆ تەمەشاکە ئەگە تو وێرای بچێ ناو بەڕادەکەی بەس لەوە بۆم بۆگەنی بەس بڕۆ ژۆری بەڕادەکەی ناو بازاری کە مانگانەش میلیۆنە کونی ئەوەی دەداتن بەس کرێ 3 میلیۆن کارەبایان دێتەوە لۆشیان دەردەچی لە بۆی گۆشت بە 800 دوای ئەوە ئەلێرپانە ئەو گای کوردیا بەعەتی شووا پڕناوی بە کەلەشی سەی بە ئیکەری بەوە هەمووی دەکرێتە پرۆتین دایاندرێتێ ئەلەوێن دەرێ لە جێ خۆیان هەموو کەلەشەک هەمووی تۆپیەکانیان دەدەنێت لەگە جێقنەی دەبتەمەوادی پرۆتین ئەلێرکانە ئەو خەرکە تەمەشا عەفو بڕۆ ئێستا خستخانی ڕزگاری زەلام یەخینی بەدامەین دادنی ئەو گۆشتەی یەک لەوانە کوڕی ئەو مەبسەیدەی وەیە ئەو گۆشتەی دکتۆر دەرێ ئەوە وەی لێ دەکات لۆ ئەو حیوانە نایە لە ناو مەیدانی بڕ لۆ نایە بفرۆش لۆ ناتە مەیدانی یانی نایەتە یەک حیوانە مەیدانە شامل لە دەرێ دەفرۆش باەک قربێتە ئەو مەیدانەی هەرچی زەلامە لەو مەیدان نابینی هەموو دەبی لە بەری هەموو شێتدا ئەوە تاریخ حیوان ناتە مەیدان ئەوە ئەمە ڕاستە خۆی سبەینا بەخۆم لەوانەیە چاقل 5 قلیب کوژینەوە بە زەبری پەنجەیەکی 30 ڕقم بەنجی لێ دەدەین بەشێکی زۆر لە قەسابەکان دەڵێن ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن پشکنینی تەواویان بۆ ناکرێ و بەشێکیشیان تەنانەت نەخۆشیشن
پێشتر هەر نووسراوە کە دەکرێتن بەرز دەکرێتەوە بۆ لای ئێمە وردبینی تەواوی وڵاتەکە دەکەین واتە هەر وڵاتێک نەخۆشی مەترسیداری تێدا بێت بە هیچ شوێک ڕێگەنادەن کە ئاژەڵی لێ هاوردە بکرێت ئەوە یەکەمین فلتر دووەمین فلتر ینی حالەتی وا بووە لە وڵاتێک ئێوە ئاژەڵی قەدەغەمان کردیە بەڵێ وڵات هەبووە بەڵێ مەسەڵەن بۆ نمونە ڕۆمانیا ماوەک پێش قەدەغەمان کرد ئێران چەندمان پێش قەدەغەمان کرد واتە وڵاتێک نەخۆشی تێداوێت بە هیچ شێوەیەک ڕێگا نادرێت بەڵام ئەمڕۆ لە بازار هەبووە ئەم جۆرە ئەوە بە شێوەی فەرمی ناتێت باسی قاچاق ناکەم بە شێوەی فەرمی ئەوەی کە بۆ ماڵەت هاوار دەکرێت وردبینی تەواوی بۆ ینی ئاژەڵ بە قاچاقیش دێتە هەرێمی لەوانەیە بێتن بەڵێ بەکو شتەکانی دیکە لەوانەیە ئاژەڵ بە قاچاقیش بێت دواتر هەر ئاژەڵک بێتن بە پێی ڕێنماکانی ئێمە بە پێی قانونی حیوانی 21 ڕۆژ لە وڵاتی سەرچاوە کەرانتین دەکرێت واتە ئاژەڵ هەر ئاوا بار ناکرێت و بێتنە ئێرە دواتر کە داخل دەبێت ئەمە کەرانتینی ڤێتێرنەریمان هەیە وەکو سێمین فیلتر هەر ئاژەڵک کە دێتن لەوێ دکتۆرمان هەیە پشکنین بۆ ئاژەڵەکان دەکات وردبینی لە شادە سەحیەکان دەکات شادەی سەرچاوە دەکات دواتر لە لای مەش کەرانتین دەکرێت ئەو جارێنی بەو فیلترانە ڕاست دەبێ و هاوردە دەکرێت قسەی زۆر لەسەر ئەوەیە دەگوترێت لەو وڵاتانەی کە ینی ئاژەڵ هاوردە دەکرێت زۆربەی و ئاژەڵانەی دێن پێشتر تووشی نەخۆشی نەخێر ئەخە بۆ نمونە قسە نابێتن دەبێت نمونەکی زیندوو بینیەوە ئەو جار بڵێ کە ئاژەڵێکی نەخۆشی لە وڵاتێک هاوردەکرا بە ئاژەڵ کە نەخۆشی تێدا بێ ئەو کاتێت و دەتوانی بڵێ بەڵام ئەو فلترانەی باسم کرد بەوانەوە تێپەڕ دەبێت ئەی لە دەرەوەی مەرجی تایبەتمان هەیە ئاژەڵەکە نابێت زۆر بە تەمەم بێ نابێت پیر بێ لە 2 ساڵ نابێت زیاتر بێ کەواتە دەتوانن بڵێن لە تەواوی سنوورەکان تەنانەت لە فڕۆکەخانەش چاودێری کۆنتڕۆڵێکی زۆر زۆر باش دەکرێت و زۆر دقیقیش دەکرێت ئەوەی کە بە فەرمی داخل دەکرێت ئەم باسی قاچاق ناکەم باش ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێ ڕێژێ ئەوەی کە بە قاچاق دێت بەرامبەر بەوەی کە بە فەرمی دێت کەمتریان زیاتر نا زۆر کەمە ئەوەی بە قاچاق دێتن ئەوش بۆچی دەگەڕێتەوە بەهۆی ئەو جیاوازی نرخی دراوی وڵاتانی دراوسێمان دابەزیە ئەوە ژوا دەکات کە هان بدرێن ئاژەڵ بە قاچاق هاوردە بکەن چونکە لێرە پارەی باشتریان بۆ دەکات هەر ئەوە بوویتە هاندەرێک کە بازرگانان ئاژەڵی لە دەرەوە بە شێوەی قاچاق بێنن بەڵام ڕێژەکە زۆر زۆر کەمە چونکە ئاژەڵی زیندووە کوشتی دیکە نییە زەحمەتە ئەستەمە گواستنەوە زۆر باشە سەبارەت بە مۆڵەتی هێنانی ئاژەڵی هاوردە چێن ئەوانەیە و ئاژەڵانە دێنە هەرێمی کوردستان زۆر جار بەشێک لە قەسابەکان دەڵێن ئەمانە چەند کەسێک تەنیا ڕێگەیان پێ بدرێت نەخێر ئەگەر چاو لێ بکەی لەوانەیە لە ماوەی ڕابردوودا بەدەیان شەریکە چالاکی خۆیان زیاد کردێ بۆ هاوردنی ئاژەڵ بەشێک لەو قەسابانە دەڵێن بەڵگەمان هەیە مۆڵەت کڕین و فرۆشتنەوەی پێ دەکرێت دەچێتە چەندین دەفتەر بە هیچ شێوەیەک نابێت بەو شێوەیە بێت چونکە ئەو مۆڵەتێکە لێرە دەردەچیتن پێویستە خاڵ بە خاڵی جێبەجێ بکرێت لەلایەن بازرگانانەوە بەڵام کڕین و فرۆشتنەوە بە مۆڵەت نەکراوە ئەمە نازەمەوەی ئەمە نازم بەڵام لێرە کە ئەمە دەردەکەین دەڵێن مای لە کتاب لێرە دەردەچیتن بە هیچ شێوەیەک بۆی نییە ئاژەڵدار کڕین و فرۆشتی بۆ بکە بە پێچەوانە ڕێماکانی ئێمەیە دەبێت هەموو خاڵەکانی جێبەجێ بکات بەڵام ئەوان دەڵێن سکاڵامان تۆمار کردووە و تەنانەت بێدەنگی شێ لەو بوارەدا ئەو کەسانەش کە ئاژەڵ دێنن ژمارەکەش یەکجار زۆرە ژمارەی ئاژەڵەکان و ئاژەڵەکانیش نەخۆشن و لە بەرچاوی حکوومەتیش ئەو ئاژەڵانە بە خەڵک ساغ بەختێت بۆ نمونە دەبێت نەخۆشیەکەی بینن چ نەخۆشیەکە چۆن نەخۆشکەتیە لە چ وڵاتێک هاتیە زۆربەی ئەو ئاژەڵانەی کە ئاتۆتە هەرێمی کوردستان و پێیان وایە نەخۆشە لە هیندستانە لە بەڕازی لە ئەسڵەن لە هیندستان ڕێگە نادرێت ئاژەڵی زیندوو بێتن جۆرێک ئاژەڵ هەیە بەڕاحمایە بە ئاژەڵی هندی دەچێت کە لە بەرازیل داخل دەکرێت وەکو زۆربەی وڵاتانی دەرەوسێمان زۆربەی وڵاتانی ناوجیهان ئەمە لە بەرازیل ئاژەڵی هاوردە دەکەین ئەوەش لەبەر چییە؟ لەبەر ئەوەی کە هاوڵاتی سوودمەند بێ لەبەر ئەوەی کە نرخی گۆشت زۆر بەرز نەبێتەوە ئەو ڕێژە پرۆتینەی کە هاوڵاتی پێویستە دابین بکرێت باشە لە هەدەفیمە ئەوەیە باشە بەڵام لە هەمان خۆڵماڵی و گۆشتی بیانی کامەیان باشترە لە هەموو وڵاتێک دەبێ هان بدرێت سیاسەتی وڵاتەکە دەبێت بۆ ئەو لایە بێ کە هانی بەرهەمی ناوخۆ بداتن بەڵام ئەوان دەڵێن ئەم سیاسەتە لە خزمەتی ئێمەدا نییە بەشێک لە خەسابە بەڵام لە هەمان کاتتا کە پاراستنی سیستەمی پاراستنی یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆ هەیە سیستەمی پاراستنی مافی بەکاربەریش هەیە هەردووکیان ئەمە وەکو وەزارەتی کشت و کاڵ
بەرپرسێرەتیمانەوەیە کە بەڵانسێک ڕاگرین لە نێوان بەکاربەر و لە نێوان ئەوەی کە بەرهەم دەکات بۆ ئەوەی کە نرخی گۆشت زۆر بەرز نەبێتەوە ئەمە ئەو میکانیزمەمان کەسێک مافی ئەوەی هەیە مۆڵەت وەگرێ هەر کەسێک مافیە دەڵم دەیان لەوانەیە سەدان شەریکە هەبێ کە داواکاری مەرجی تایبەتان نییە هیچ مەرجی تایبەتمان هەیە دەبێت شوێنی هەبیتن دەبێت سپۆری هەبیتن بەڵام بە هیچ شێوەیەک قۆڕغ نەکرا لە لای ئێمە تیمی تەندروستی دەڵێت گۆشتی خۆماڵی باشترین گۆشتە تاوەکو هاوڵاتیان سوودی لێ ببین و خاوەن تەندروستێکی باش بن لەگەڵ ئەوەشدا هۆشداری دەدەن بە هاوڵاتیان هەر گۆشتێک کە مۆری تەندروستی پێوە نەبێ و لە دەرەوەی سەربڕخانەکانی هەرێمی کوردستان هاوشێوەی ئەم گۆشتە ئاژەڵەکە سەر بڕابێت پێویست دەکات هاوڵاتیان ڕەچاوی ئەم جۆرە گۆشتانە ببن چونکە زۆر جار ئەم جۆرە گۆشتانە نەخۆشی گەورەی لێ دەکەوێتەوە و ئەو ئاژەڵانە نەخۆشی دەگوازنەوە بۆ مرۆڤ تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.